لە یەتی هەشتەمین ساڵی دامەزراندنی حەشتی شابیدا هێشتا ئەو مشتومڕە لەسەر سروشتی ئەو هێزە وەرکەکانی لە چوارچێوەی هێزە چەکداریخان و پەلکێشانی بۆ ناوکایە سیاسیەکانی عێراق بەردەوامە بەتایبەت ئەو دەستەیە کە خاوەنی هەزاران چەکداری ئایدۆلۆژی یەکڕەنگە بووەتە مەترسی لەسەر پێکاتەکانی دیکەی وڵات. بۆ دامەزراندنی ئەم هێزە ئاماژە بە فتوای مەرجەعی باڵای شیعەکان ئایەتوڵڵا عەلی سیستانی دەکرێت، بەڵام 3 مانگ بەر لەو فتوایە نووری مالیکی سەرۆکوەزیرانی پێشوو با پاساوی ئەو مەترسیانەی دەوری عێراقیان داوە داوای دامەزراندنی ئەو هێزە و تەریبەی سوپای کرد و لە 11 حوزەیرانی 2014دا ئەم لیژنە وزاریی ناوبراو پێکهێنا ئەو هێزەی بە حەشتی شعبی ناونا. لە نۆڤەمبەری 2016دا ئەنجومەنی نوێنەران یاسای ژمارە 40 دەستەی حەشتی شعبی دەرکرد و هەموو ئەو دەستکەوت و امتیازانەی پێدان کە دەدرێتە سوپای عێراق لە مەشق و چەک و پێگەی شەهید و موچە و پلەیاندا. هذا الحشد قدم كل هذه التضحيات والدماء. ئەوەی کە زۆر جێگەی مەترسیە و کارنامەی 8 ساڵەی ئەو هێزە زەبەلاحە دەیسەلمێنێت تایفی ڕەفتارکردنی ئەو هێزەیە لەگەڵ پێکاتەکانی دیکەی وڵات، بوونی ئاراسە و ڕێکخراوی سیاسی جۆرا و جۆر کە خاوەنی چەکی قورسی وەکو تۆپخانە و موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان و زرێپۆشە. ئەمە ڕەت دەکاتەوە کە لەژێر کۆنتڕۆڵی فەرماندەیی هێزە چەکدارەکاندا بن باوەکو کازمی سەرپەرشتی یادی 8 ساڵەشی بکات. زۆر جێگەی سەرنجە لەو تۆمارە دەزەپێکراوەی مالیکیدا ناوبرا و ئاماژە بە فەلسەفەی دامەزراندنی حەشتی شعبی دەکات کە بیستویەتی ئەو هێزە بکاتە هێزێکی هاوشێوەی سوپای پاسدارانی ئێران، بەڵام سەرکردەکان خەریکی ژیانی خۆیان و باغ و بێستان و ڤێلا دروست دەکەن. با پێچەوانەی خواستی کۆمەڵی دادگەری کوردستان کە داوای لاپارتە کوردستانەکانی ناو پەرلەمان کرد دەنگ بەو هێزە نەدەن چونکە مەترسیە لەسەر هەرێمی کوردستان، بەڵام پارتی وێشێتی بەبێ ئەوەی کە کەیسی پێشمەرگە لەگەڵ ئەو هێزەدا بکەنە پاکێجێک و لەو دەستکەوتانە بەهرەمەندی بکەن کە بە یاسا درانە ئەو دەستەیە دەنگیان بەو هێزە تایفێدا کە ڕۆژانە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم باجەکەی دەدەن. لە کاتێکدا پێشمەرگە دەیان جار لەو دەستەیە زیاتر قورسایی جەنگی داعشی کەوتوتە سەرشان، بەڵام بۆی هەیە بە هەمان ئاڕاستەی بڕیاری دادگەی فیدرالی لەسەر نەوت و غاز لە داهاتوودا بڕیاری بێزکردنی پێگەی بدەن، چونکە وەکو ئەو دەستەیە چەتری یاسایی نییە کە لە هەناسەی تایفیەکان بیپارێزێت.